ئەگەر بەنیازیت بەم زوانە سەردانی میلانۆی ئیتالیا بکەیت بۆ ئەوەی ئایسکرێمەکەیان تاقی بکەیتەوە. ئەم هەواڵە بەلاتەوە ناخۆش دەبێت چونکە شارۆچکەی میلانۆی ئیتالیا شەڕی دژی ئایسکرێم ڕاگەیاند. بڕیارەکە لەم مانگەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و تا سەرەتای مانگی نۆڤەمبەر بەردەوام دەبێت. لە دوای 12 شەوەوە شارەوانی میلانۆی ئیتالیا ڕێگەنادات هیچ کەس ئایسکرێم بخوات. ئەمەش بەهۆی ئەو ژاوەژاوەوە دێت کە خەڵک لە دوای ئەم ماوەیە لە شەقامەکاندا دروستی دەکەن لە هەوڵێکدا بۆ پاراستنی ئارامی بۆ دانیشتوان. ئەو ڕێسایە نوێیانەی شارەوانی میلانۆ دەیناوە بریتین لە قەدەغەکردنی فرۆشتنی خواردنەوە و خواردنە ئامادەکراوەکان وەک پیتزا و ئایسکرێم لە 12 ناوچەی گرنگی میلانۆ. شارەوانی بە پێویستی دۆزینەوەی هاوسەنگی لە نێوان ژیانی کۆمەڵایەتی و تەندروستانەی دانیشتوان و چالاکی ئابووریدا ڕەوایەتی بەو ڕێوشوێنانە هێنا. مارکۆ گرانێڵی جێگری سەرۆکی شارەوانی و بەرپرسی ئاسایش دووپاتی کردەوە کە ئامانجلەی کەمکردنەوەی ئەو دەنگە بێزارکەرەیە کە دانیشتوانی شارەکە لە کاتژمێرەکانی درەنگانی شەودا بەدەستیەوە دەناڵێنن. جۆزێپی سالا سەرۆکی شارەوانی میلانۆ ئاماژەی بەوەدا کە گلەی زۆر هەیە لەسەر ژاوەژاوی زیادەڕۆیی کە خەڵک لە کاتژمێرەکانی درەنگدا دروستی دەکەن. بڕیارە ئەم ڕێوشێنانە لە 15 تەمموزەوە دەست پێ بکەن و تا سەرەتای مانگی نۆڤەمبەر بەردەوام بن و لە چەند ناوچەیەکی شارەکە جێبەجێ بکرێن. لەوانە ناڤێگڵی و پاۆلۆ سەرپی. هەرچەندە بڕیارەکە هەموو جۆرە ژەمێکی ئامادەکراوی لە خۆگرت بوو، بەڵام ئەوان بە تایبەتی ناڕەزایەتیان دەربڕی بەرامبەر بە قەدەغەکردنی فرۆشتنی ئایسکرێم لە درەنگانی شەودا چونکە بە بەشێک لە کولتوری ئیتاڵیا دادەنرێت.